ئاوارە ئەو تاک و خێزانانەی کە لە زێدی خۆیان دوور دەکەونەوە پێویستیان بە پاڵپشتی و ڕاهێنانەوەی دەرونی و کۆمەڵایەتی و ئابووریشە. ئەمە ڕای توێژەران و خودی ئەو ئاوارە نەشە کە دوورن لە ماڵ و حاڵی خۆیان بۆ ئەوەی ئاوارەکان ڕێنیشاندەریان هەبێت کە پرۆژە بۆ خۆیان دروست بکەن. ڕێکخراوێکی نێودەوڵەتی خولی تایبەتی بۆ ئاوارەکانی خورمات و لە کفری کردووەتەوە. ڕایانەهێنین بە کۆمەڵێک تەکنیک کە بتوانن سەرکەوتوو بن و کەسێکی سەرکەوتوو بن لە ناو کۆمەلگا و گەنجانی تر هان بدەن بۆ ئەوەی لەو دڵە ڕاوکێ و لەو بارە ناجێگیری کە ئێستا ژین ڕزگاریان بکەین و کەسێکی سەرکەوتووی ناوی کۆمەلگا و کەسێک بێکە وەکو مڵمێک بتوانێت کەسانی تر ڕێگار ڕووناکاتەوە بۆ گەنجانی تر کە ئێستا لە هەرێمی کوردستانە. گەڕاندنەوەی ئەو تاکانەی کە لە ئاوارەیدان بۆ ناو کایەکانی کۆمەلگا و کار و پرۆژە دەخوازێت زەمینەی بۆ خۆش بکرێت. ئەوان نایانەوێت لە دەوروبەر دابڕێن. داواش دەکەن حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان لە ڕێگای ڕەخساندنی هەلی کار و پرۆژەوە پشتیوانی ئەوان بن. من لەبەر ئەوەی خۆم ئاوارم لە ناو ئاوارەکانە ئەژەم ئەبینم زۆر لە ئاوارەکان مەسەلەن بۆ نمونە پیاوان کە ئەوانەی بڵێ سەرۆکی خێزانن تووشێکی وەزعی دەرونی خراپ بوونە زۆر زەرورە لە وەزع نەفسیە دوورەوە بکەن بتوانن بە دوای ئیش و کارە بگەڕێن ئەوەی کە فەرمانبەرە ئەوەی کە لە ڕێکخراو ئیشەکە ئەوەی کە کریاکارە دووبارە بنیاتێکی خۆی بناتەوە بە چەندی ئاوارن با ئەو مناڵەکانیش دووبارە ئاوارن بە لە وەزعێکی نەفسی خراو و بێ ئیش و بێپارە دابژێن. بۆ ئەوی لە تەبەقەی دووەم و سێم و ئەوانەژەی لەوە بژەی پێویستە هەموو مرۆڤێک جا لە ئاوارەیە بێ جا لە ماڵی خۆیان بێ جا لە شاری خۆیان بێ پرۆژە و کار و بەرنامەی خۆی هەبێ جا وەکو ڕوونە ئینسان هیچ شتێک لە ئینسان و لە فکری ئینسان جوانتر و گەورەتر نییە. ڕەنگە کۆمەڵێک کەس پێویستیان بۆ بێ ئەو فکریان بجوڵێنی بۆ ئەوەی بزانن چۆن دەست بخەنە کارەوە چۆن کارەکە دروست بکەن. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی دانوشتووی خورمات و ئاوارەی کفری و ناوچەکانی تری گەرمیانن بۆ ئەوەی ئاوارەیان پێوە دەرنەکەوێت. ڕووی دەمیان لە حکوومەتی هەرێم و ڕێکخراوەکانە کە پرۆژە و کاریان بخەنە بەردەست. سامان کەریم کورد، سعد نیوز، کفری.